خۆتان لە بۆنەی کردنەوەی دەرگایەکی تر بەڕووی معریفە و داتا و توێژینەوەی زانستی لە چوارچێوەی ڕاگەیاندنی ناوەندی سبەی بۆ توێژینەوە و ڕاپرسی بەرز دەنرخێنین. بە ناوی خۆم و هاوڕێ و هاوکارانم لە ناوەندی سبەی بە خێراتنێکی گەرمتان دەکەین. ناوەندی توێژینەوەی سبەی ڕێگایەکی ترە، هەوڵێکی ترە بۆ زیاتر ڕووناکردنەوەی ڕێگاکان لە بەردەم کۆمەلگا و ناوەندەکانی دروستکردنی سیاسەت و بڕیار لە هەرێمی کوردستاندا. بەو هیوایی هەمومان پێکەوە لە پێناو داهاتوویەکی باشتر و ئێستایەکی پێشکەوتوتر بۆ وڵاتەکەمان هەوڵ بدەین. ئێستاش بە وتاری بەخێرهێنان و ناساندنی ناوەندەکەمان دەست پێ دەکەین کە لەلایەن بەڕێز فەریدون عارف توێژەر لە ناوەندی سبەی پێشکەش دەکرێت. با بفەرمێ بۆ سەر ستێج. هاوڕانی ئێوارتان باش، بخێر بن سەرچاو. سپاسی ئامادەبوونتانەکەین. ئامادەبوونتان لێرە بۆ ئێمە هاندانێکی گرنگە، بەتابەت کە ئێمە لە سەرەتا و دەستپێکی کارەکانمانای. زۆر سپاسانەکەین دووبارە بەخێر بن سەرچاوان. بەڕێزان، ئاشکرایە هەرێمی کوردستانی عێراق بە قۆناغێکی هەستیاردا پێدەپەڕێت، قۆناغێک کە پێویستی بە ڕوانینێکی دوور ورد و دوورمەودا هەیە. ڕوانینێک بە ئاراستەی ڕێکردن لەگەڵ گۆڕانکاری خێراکانی سەردەم و لەم ڕوانگەیەوە دامەزراندنی ناوەندی توێژینەوەی سبەی بە ئەرکێکی گرنگ و سەردەمیانە دەزانێت. لە دیدی ئێمەوە کۆمەڵگەی کوردی کێڵگەیەکی دەوڵەمەندە بۆ کارکردنی جددی لە بواری توێژینەوەی ئەکادیمی و شیکاری زانستیان. ئامانجی سەرەکیمان ئەنجامدانی توێژینەوەی زانستی و هەڵێنجانی داتا و زانیاری دروستە لەسەر واقعی کۆمەڵگا و پێدانی دەرەنجام و ڕاوێژی بەردەوام بە دەستگا و دامەزراوە فەرمی و لایەنەکەی وتارەکە. بە تایبەت لە بوارەکانی هەڵسەنگاندنی پێوانەکردنی ڕای گشتی و ڕاپرسی لە بوارە جیاوازەکاندا، ئەنجامدانی وەرکشۆپ و بڵاوکردنەوەی ڕاپۆرت و کتێبی زانستی، داینەمیکی پارتە سیاسیەکان و کاریگەریەکانی لەسەر سیاسەت حکومڕانی لە هەرێمی کوردستان، توێژینەوەی دیمۆگرافی و داتاکانی تایبەت بە دانیشتوان، گۆڕانکاری ئابووریەکان و گەشەی ئابووری و کاریگەریەکانی لەسەر دۆخی کۆمەڵایەتی و دەرونی هاوڵاتیان، هەڵسەنگاندنی دۆخی مافی مرۆڤ و ئازادیەکان، دۆخی میدیا و گۆڕانکاری خێرا تەکنۆلۆژیەکان و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە. بەڕێزان، ناوەندی توێژینەوەی سبەی ناوەندێکی تەواو بێلایەن و سەربەخۆ و قازانجنەویستە، خاوەنی هیچ ئایدۆلۆژیایەکی سیاسی و ئاینی نییە و بە شێوەیەکی ئازا و ئازادانە لە هەوڵی فراوانکردنی مەوداکانی بیرکردنەوەی ڕەخنەگرانەدایە. هەوڵی جددی و هەنگاوی کاریگەر دەنێت بە ئاراستەی دروستکردنی پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ سەرجەم ناوەندە زانستی و ئەکادیمیەکان، هەروەک بەبێ جیاوازی دەرگای واڵایە بۆ سەرجەم نووسەران و ئەکادیمیستان و توێژەران لە کوردستان و دەرەوەی کوردستان. بە ئومێدی لە ئایندەیەکی نزیکدا کاری پێکەوەی زانستی ئەنجام بدەیت. دووبارە سپاس و خێراتتان. سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز فەریدون عارف بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەڕێزان، ئێستاش پانێڵێکی شیکاری لەسەر راپۆرتی ساڵانەی ناوەندی توێژینەوەی سبەی پێشکەش دەکەین. راپۆرتەکە ئیندێکسی ڕەزامەندی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2023 پێشکەش دەکرێت بە بەشداری بەڕێزان دکتۆر بەرهەم خالید، پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی، ڕابەر تەڵعەت، توێژەر و بەرپرسی ناوەندی سبەی. با بفەرمون بۆ سەر ستێج. ئەوقاتتان باش. بەڕێزان، خۆم بە خۆشحاڵەزانم بە پێشکەشکردنی ئەم پانێڵە ئەمڕۆ بۆ خستنەڕووی راپۆرتی ساڵانەی یاخود بڵێم یەکەم راپۆرتی ناوەندی توێژینەوەی سبەی کە بەناونیشانی ئیندێکسی ساتیسفیکیشن لە کوردستان واتە ئاماژەکانی ڕەزامەندی خەڵکی هەرێمی کوردستان. بۆ مەبەستە بەڕێز دکتۆر توانم بڵێم دکتۆر ئازام زۆر نەماوە دکتۆر ڕابەر تەڵعەت لەپرسراوی ناوەندی توێژینەوەی سبەی کە ماستەری هەیە لە سیاسەتی نێودەوڵەتی لە دەراساتی سیاسی نێودەوڵەتی لە زانکۆی یاگلۆنسکی لە پۆڵەندا، هەروەها ئێستا خوێندکاری دکتۆرایە لە زانکۆی کوردستان بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان. کاک ڕابەر، ئەگەر بەوە دەست پێ بکەم بەروەکو ئەوەی ئەوە کردوتانە توێژینەوەیەکی زانستی یاخۆ بڵێم ڕووپێوێکە،
ئەگە سەرەتا بۆ دەست پێ بکەم یا وردەگلەیەکیش بکەم سەرەتا بۆچی بە زمانی کوردی نییە توێژینەوەکە بەڵێنەوە سەرنجی بەشێک لە میوانانی بەڕێزیش بێت ئەمە لەگەڵ پرسیارەکەم تێکەڵکەم ئامانجتان لەم ئیندێکسە چی بووە؟ ئایا ئێمە ئەوەی ڕۆژانای بیستین تا ڕادەیەکی زۆر لە میدیا و لە شەقام و لەو مۆشیلاتانەی دیکە کە پێمانەگا ئەتوانین بڵێ لەلایەن و تەنانەت بەرپرس و سیاسیەکانیشمان تا ڕادەیە کۆکن لەسەروی خەڵک ڕازی نییە ئێوە ویستوتانە چی بکەن چی جیاواز بکەن ئەم ناڕازیبوونەی خەڵک یاخود ڕازیبوونی خەڵکمان بۆ بکەن بە توێژینەوە و ئەم دۆخەمان بۆ بکەن بە داتا و ژمارە زۆر سپاس سەرەتا جارێک کە بە ناوی خۆم و هاوکارانم زۆر بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان و پێم وایە بوونی ئێوە لێرە دڵگەرمێکی گەورە و دڵگەرمێکی گرنگە بۆ ئێمە کە بتوانین لە داهاتووە کاری بەیەکەوەی و تۆڕبەندێکی باش دروستکەین لێرە خەڵکی ئەکادمی خەڵکانی خاوەن شارەزایی جیاجیا لێرە ئامادەیان هەیە بۆیە زۆر خۆشحاڵم و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاسی جەنابی شتەکەم و بەخێر بێت دکتۆر جان دیارە هەر کەسێک ئەمەوێ وەڵامی جەنابەت بەوە دەست پێ بکەم هەر کەسێک ئەگەر لە دەرەوە سەیری دۆخی هەرێمی کوردستان بکات هەرێمی کوردستان لەبەردەم چەندین تەحەدای ناوخۆیی و ئابووری و ئیقلیمیدایە گومانی تیانیە لە ڕوانینێکی سادە بۆ ئەوەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان پێدا تێپەڕێ چ وەکو ژیان و گوزەران و داهاتی خەڵک چ وەکو دۆخی ئیقلیمی و هەڕەشە ئیقلیمیەکان و چ وەکو پەیوەندی هەرێم لەگەڵ بەغدا بۆی ڕوونە بێتەوە یا بۆی دەرەکەوێت کە هاوڵاتیانی ئەم هەرێمە ناکرێت زۆر لە دۆخێکی باش و جێگیرا بن و بۆی دەرەکەوێت کە هاوڵاتیانی ئەو هەرێمە ناکرێت زۆر دڵخۆش بن کەوایە ئەگەر ئەمەمان زانی پرسیارەکە بەڵێ ئەوەیە ئەی باشە کاتێک کە ئێمە ئەمە ئەزانین بۆچی دین راپۆرتێک یان داتایەک کۆکەینەوە لەسەر ئەوەی کە بزانین دۆخی ڕەزامەندی هاوڵاتی لە ساڵی 2023 لە هەرێمی کوردستان چۆن بووە وەڵامی ئەمە چەند خاڵێکە خاڵی یەکەم ئێمە لە زانستە هەمیشە ئەڵێن گریمانە کاتێک ئەتوانێت ببێتە زانست واتە ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئەگەر میدیای کوردی سیر بکەیت ئەگەر چاودێران و ئەگەر توێژەران و تەنانەت بە سیاسیەکان و دەسەڵاتدارەکانیشەوە ئەبینی ڕۆژانە باس لە ئەو حەجمی ناڕەزایەتی ئەکرێت و بە تەنها باسکردن نییە لەسەر شەقامەکانیشە هەستی پێکرێت کەوایە و خەڵکێکی زۆریش باسی شێوازی جیگەی ناڕەزایە خەڵکێک باسەکە کە خەڵک ناومێدە هەندێک ئەڵێن خەڵک بە تاوەتی ڕەشبینە هەندێک ئەڵێن نەخێر خەڵک دڵخۆشە چۆن بتوانین ئێمە شتێک بکەین بە بابەتێکی زانست گریمانەیەک بکەین بە زانستی هەر شتێک کە بکرێت بە زانست ئەبێ قابلی تروفۆلز بێ واتە ئەبێ قابلی ئەوە بێ کە تۆ ڕاستی و هەڵەکەی بسەلمێنی لە ڕێگای داتای مەیدانیەوە لە ڕێگای توێژینەوەی مەیدانیەوە یەکێک لە ئەرکەکانی راپۆرتی ئیندێکسی ڕەزامەندی هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا سەلماندن و دۆکۆمنتکردنی ئەم حەجمی ناڕەزایەتیە لە سێکتەری جیاجیا بە مێتۆدۆلۆژیای زانستی بەو مانای کە ئیتر ئێمە لە قۆناغی گریمانەی دەربچین بەرەو قۆناغی بە دۆکۆمنتکردن هەروەکەوەی کە زۆر جار کە ڕەخنە لە کلتوری ئێمە یا لە مێژووی ئێمە ئەجرێ ئەڵێ ئێمە مێژوویەکی شەفەیمانەیە مێژوویەکی کەمتر دۆکۆمنت کراومانەیە کەمتر چۆتە سەر کاغەز کەمتر چۆتە سەر ژمارە ئەمە خاڵێکە لە ڕووی ئەوەی کە خاڵی دووەم کە گرنگە کاتێک کە تۆ ئیندێکسێک دەبێ ئەمە ساڵی یەکەمە گرنگی داتا بەڕێزان و زۆران خۆشبەختانە لێرە برادران ئەکادیمین گرنگی داتا بەتەنها لە ژمارەکەیان نییە بۆ نمونە من ئەڵێم ئەم ساڵ ڕێژەی بێکاری لە کوردستان 105 ئەم ژمارەیە بەتەنیا بۆ من قیمەتێکی نییە ئەگەر نەزانم پێشی 5 ساڵ ڕێژەی بێکاری چۆن بووە ئەگەر نەزانم پێشی 4 ساڵ چۆن بووە باوەدا بنین باسی ئابووری کوردستان بکەین من ئەمڕۆ داتایەک دێتە بەدەستم ئەڵێم ئابووری کوردستان لە ماوەی ساڵی 23 100 کۆمپانیا داخراوە باشە ئەی ئەگەر من مێژووی داتام نەبێ ئەبێ بزانم ئەی لە 2010 یا لە 15 چەند کۆمپانیا دروست کراوە کەوایە ئەم ئیندێکسە ساڵانەیە ئەتوانێت ئەساسێکی دەوڵەمەند بێ بۆ پێوانەکردنی دڵخۆشی و ترێندەکانی ڕەزامەندی هاوڵاتی بە شێوەی ساڵانەوە لەسەر کۆمەڵی پێوەرکە راپۆرتەکە لە بندەستی جەنابتانەیە خاڵی سێم کۆتاییم بۆ وەڵامەکە کە بۆچی بە زمانی ئینگلیزیە ناوەندی توێژینەوەی سبەی یەکێک لە استراتیژەکانی
دروستکردنی تۆڕبەندێکی گەورەیە لەگەڵ جیهانی دەرەوەی هەرێمی کوردستانیش یعنی یەکێک لەوانەی کە ئێمە زۆر جار هەمیشە لە ڕوانگەی ئۆریانتالیستیشەوە زۆر جار کە تووشی ینی ڕخنە بە نازێکی ئۆریانتالیستی مەسەن ڕخنە بگرین ئەڵێن ئێمە هەمیشە کۆمەلگایەکی لێکۆڵەراوە بووین لەلایەن دەرەوە هەمیشە کوردناسەکان یان کەسانی دەرەوە هاتوون لەسەر ئێمە قسەیان کردووە و ئێمە چۆن بتوانین سبەینی خۆمان بە زمانی ئەوانیش باسی دۆخی خۆمان بکەین و بتوانین ئەمە بکەینە دەواازەیەک بۆ دروستکردنی پەیوەندی زانستی لەگەڵ ناوەندەکانی دەرەوە بەڵام بە هەمان شێوە ئەمە هەر بە ئینگلیزیش نامێنێتەوە ئێستا لە قۆناغی تەرجمەکردنی کوردیش هەیە بە کوردیش بڵاو بێتەوە دەستخۆش هەڵبەت هەوڵێکی باشە یەکە لەو گرفتانی کە ئێمە بەدەستێوانێڵێنی نەبوونی داتا و ژمارە و فیگەرە لەسەر ئەو کێشە و بابەت و ئەو سێکتەرانی دیکە کە هەیە کە ئێمە تا ئەو کێشانە تەحویل نەکەین لە پرۆسێسێکە بیانکەین بە ژمارە هەڵبەت قۆناغی تەشخیصکردنمان دواکە کاتێک تۆ تەشخیصشەکەی لە ڕێی ژمارە و داتاکانەوە کاتە چارەسەر تا ڕادەیەک ئاسانە بێ بۆ گرفتی هەر کێشەیە هەمانە عادەتەن بۆ میتۆدی زانستی بەکارهێنراو لە توێژینەوەی لەم شێوەیە یاخود لە ڕووپێوی لەم شێوەیە هەڵبەت پێویستە بە ڕووپێوێکە دۆزینەوەی کێشە و گاپێکە ئەو گاپە چی بۆ ئێوە و بە چ میتۆدێ لێتان ناوە هەوڵتان ناوە چ ئەپرۆچێ بەکاربێنن بۆی باش جیاواز لەوەی کە لە میدیا لە ڤۆکسپۆپی میدیایەکە لەسەر شەقام یاخود لەوەی لە خۆپشاندانێک ئایبینی کە خەڵک ناڕازیە بە جۆرێکی کە ئەو میتۆد و ئەپرۆچەی ئێوە چییە کە شتێکی جیاوازترتان باتە یاخود پێویستی کردووە لە بری ئەوەی ئەوە بە توێژینەوە ئەم داتایەتان دەست بێت سەرتا بووی ئێمە بتوانین پێوانەی ڕەزامەندی هاوڵاتی بکەین ئەبێ کۆمەڵێک سێکتەر جا بکەینەوە لێکتری وەکو لە راپۆرتەکەیە لە بەردەستانە کۆمەڵێک سێکتەر لەم راپۆرتەیە ئیشی لەسەر کراوە لە ئەدای حکوومەتەوە بگرە هەتا کواڵیتی ژیانی هاوڵاتی لایەنی ئابووری لایەنی ڕول ئۆفلۆ واتە ڕۆڵی یاسا و هەموو ئەمانە بەجیا کاتگۆری پرسیاری تایبەتی بۆ دروستکراوە ئەو میتۆدی ئێمە بەکارماناوە پێڵێن کوانتیتیتیڤ ریسێرچ مێتۆد ینی بواری لێکۆڵینەوەی کەمی واتە چەندێتی کە احتیمال دەکاتە سەر ژمارە و ژمارە و ئیحساییات ستاتیستیکس بەچ مێتۆدێک خەڵکمان تەمان لە ڕووی هەڵبژاردننی سامپڵەکەەوە ئێمە ئەتیمادمان گرۆتە سەر داتای وەزارەتی هەڵبەت پێش سامپڵەکە ئامانج و کێشەکەتان چی بۆ کتان لە زەوی ئەوە سامپڵی بۆ هەڵبژێرن بەڵێ لە ستانداردی جیهانیە کە تۆ باسی ئیندێکسەکەی تەمەنێمە لە ئاسی دنیادا ئیندێکسی دموکراسیمانەیە ئیندێکسی بەکاربەرمانەیە کۆنسیومەر ئیندێکسمان ساتسفاکشن ئیندێکسمانەیە و سیتیزن ساتسفاکشن ئیندێکسمانەیە بەڵام بۆی کە تۆ مەسەلە ئیندێکسی کوردستان هەڵبسەنگێنی ئەم شانزە پێوەرە وەرەگری پاشان دی باشترین و خراپترین لە ئاستی گلۆباڵە سەیرەکەی بۆ نمونە ئەکرێ مەسەلە وڵاتێکی وەکو فێنلاند لە مەجای ساتسفاکشن ئیندێکسی هاوڵاتیە لەو سەری بەرزابێ مەسەڵ وڵاتێکی دیکەی ڕۆژهڵاتی ناوەڕاستیان یان ئاسیا یان ئەفریقا لەو سەری خراپە بێ کە تۆ هاتی ئەم پێوەرەت وەرگرت لە کوردستانە یەکێک لەم شتارەی سوودەکانی ئەم ئیندێکساوەیە پێتەڵێت تۆ ئەگەر بێت و ئەم داتایانەی لێرە لە بەردەستی تۆیە هەیە ئەگەر بچیتە ناو ئینتەرنێتەوە سێرچی بۆ بکەی پێتەڵێ پێگەی تۆ لە ئاستی گلۆباڵە لە چۆدایە واتە بۆ نمونە ڕول ئۆفلۆ لە ڕووی ڕۆڵی یاساوە هاوڵاتیەکی فنلەندی یان ئەوروپی هەتا هاوڵاتیەکی ڕۆژهڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەوەی کە پێڵێن جیهانی سێم چۆن لە ڕۆڵی یاسا ئەڕوانێت چۆن چەند هەست بە ئەمانەکە چەند هەستەکە ئازادیەکانی پارێزراوە مافەکانی پارێزراوە لەوێدا تۆ ئەتوانی ئەم ژمارانە هەڵگری خۆت لە نەخشەی گلۆباڵە بدۆزیتەوە من ئەزانم حاڵی کوردستان بە هیچ شێوەیەک بۆ بەراوردکاری نابێ ئەمە لە بیدایەتەوە هەمومان لەسەری متتەفقین بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە لە ناو زانستە چۆن لە حاڵی خۆمان تێبگەین لە زانستە هەمیشە پێوەەر هەیە مێتۆد هەیە و مقیاسێ ئێمە لەبێ لەسەر ئەم پێوە مێتۆد و مقیاسانە ئیش بکەین و بۆ حاڵی خۆمانی بگونجێن بۆی کە شتێکمان بۆ دەرکەوێت ئەمێ بزانم سامپڵەکەتان چۆن هەڵبژاردووە واتە یەکێ لە گرفتی توێژینەوە یاخود لە دەقیقی وردی توێژینەوە ئەوەیە کە تۆ سامپڵێک هەڵبژێری بۆ ئەوەی ئامانجەکەت تا ڕادەیە بە بێلایەنانە بکەیت پێکی هەڵبەت ئێوەش کە توێژینەوەتان کردووە لە ڕوویەکی ئەوەی کە وەکو توێژەر بێلایەنانە بتانوێت ئاستی ڕەزامەندی خەڵک لەو سێکتەرانی دیاریتان کردو بە حکومڕانی لەلایەنی ئەمنی خۆشگوزەرانی دەرفەتی ئابووری ژیانی خەڵک
چۆن سامپڵەکەتان هەڵبژاردووە چ میتۆدێکی زانستیتان هەڵبژاردووە کە سامپڵەکەتان وەڵامدی توێژینەوەکەتان ڕنگدانەوەی ڕاستەقینەی ئەوە بێ کە با بڵێن لە هەرێمی کوردستان ناگوزارێ نەک لایەنداری پێوە دیارێک خۆتەزانی بەشێک لە گرفتی تەنانەت حکوومەتی هەرێم ئۆفیسێکی تایبەتی هەیە وەڵامی راپۆرتە نێودەوڵەتیەکان نایەتەوە کە ساڵانە لەسەر ئازادیەکان و ئازادی ڕۆژنامەگەری و سیاسی و خۆپیشاندان ئەوانە بۆی باوەڕی پێ ناکایە بە نوێ لە نەوەکانەوە بڵێ ئەمە ڕاست نییە ئێوە چیتان کردو بۆی ئەو میتۆدەی بەکارهێنن هەڵبەت ناشمێ بڵێم یەکسەر لێتان ڕازی بێ حکوومەتیان لایەنێکی کە بەڵام چ میتۆدێک بۆ خۆتان وەکو توێژەر یاخو ناوەندێکی توێژینەوە گرتوتانەتە بەر کەوا بکە سامپڵێکی دروست بێ ڕنگدانەوەی وەڵامێکی دروستان دەستکەوێت تا ڕادەیەکی بەرز ناڵە بسفر بابەتی بوونی تیابێ واتە لایەنداریتیان نەبێت بە تەکیدەوە هاوڕانێک کە لە مەجای ستاتیستیکس ئیشەکەن یا لە توێژینەوەی چەندێتی ئیشەکەن میتۆد هەیە بۆی کە تۆ ژمارەی دانیشتوانی ناوچەیەک کە وەربگری پاشانەکە بۆی مارجن ئۆف ئێرۆر واتە نسبەی هەڵا لەوەیە دیاری بکەیت تا مارجن ئۆف ئێرۆرەکە چەند کەم بێتەوە بۆی مەسەن سامپڵەکە چەمێ مارجن ئۆف ئێرۆر بێتە خوارەوە لەم ڕیشەرچی ئەمەیان مارجن ئۆف ئێرۆر تقریبا 103 یعنی 103 احتیمالی هەڵەیتە لەو ڕقەمانەی کە لە بەردەستانە ئەیبینن پاشان ئێمە اعتمادمان کردوتە سەر نەخشەی دیمۆگرافی کوردستان لەسەر ئاستی بە اعتمادکردن لەسەر داتاکانی وەزارەتی پلان دیارەمە ئیحساییمانی ئاخرش لە 2009 و لە 2020 تەنها کالکولیشن کراوە لەسەر ئاخر ئیحساییە بۆیە ئێمە تەنها اعتمادمان کردوتە سەر کە دابەشبوونی دیمۆگرافی و تەمەنی کوردستان چۆنە هاتوین لەنا ئەو تەمەنەکانە سامپڵەکان مەدەجە لە راپۆرتەکەیە بەڕوونی ڕوون کراوەتەوە بۆیە 2050 کەس لە ڕێگای تەلەفۆن لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بە پرسیاری close ended question واتە پرسیاری داخراو پرسیارێک لێکراوە و نسبەی تەمەن مێتۆدی تەلەفۆنەوە کە بڵێن کاتی مێتۆدیان کاتی سیستەم لە ڕێگای تەلەفۆن و کوێشنەری هەبووە پاشانەکە نسبەی وەڵامدانەوەی تەلەفۆنەکان سەدا دەبووە واتە توێژەرێکی ئەمە بۆی بتوانێت دە مقابلەی سەرکەوتوو بکە 100 تەلەفۆنی کردووە نزیکی 20500 تەلەفۆن کراوە لە 20500 تەلەفۆنە 2050 عینە بۆ دابشکاری کە لە بەردەستانە وەرگیراوە و چاوپێکوتنەکانە لەگەڵ کردن دابشکاریەکە چۆن بۆ مەبەستم هەڵبژاردننی ژمارە تەلەفۆنەکان لەسەر ئاستی شارەکان لەسەر ئاستی شارۆچکەکان خوێنەوار ئاستی خوێنن ئێمە خۆمان داتابێسێکمان هەیە لە هەموو شار و شارۆچکەکان داتابێسێکی ژمارە تەلەفۆنمانێ پاشان ئەمە بەرنامێکی ئیحسایی کالکولیشنی لەسەرەکرێت واتە فۆرمیلەی ئەدرێتێ هەموو تەلەفۆنەکان ڕاندمە یعنی ئێمە کە تەلەفۆنمان کردووە نەمانزانیوە ئەو کەسە ناوی چییە خەڵکی چۆیە تەمەنی چییە چ ئایدۆلۆژیایە کە ئەوانەمان نەزانیوە بەڵام ئێمە لە پێش خۆمان ستانداردێکە بۆ ئێمە بە دوای چ کاتەگۆریەک ئاگڕێن پاشان سکرینینگ کوێشنمانە بووە کە ئایا ئەو کەسەی ئەمانەوێت چاوپێکردنی لەگەڵ بکەین ئەم مەرجانەی بەسەرا تەطبیقە بێ یا تەطبیق نابێ ئەگەر مەرجەکانی بەسەرا تەطبیق نەبوو بێ ڕاستەخۆ سیستەمەکە کلۆز بووە و کۆتایی بە ئینتەرویۆکە هاتووە دەستخۆش چەند ئامانجێکتان دیاری کردووە هەندێکی لای خۆم سەمەرایز کردو ڕەنگە لە بەردەستی بەڕێزانە هەبێ هەڵسەنگاندنی گشتی ئاستی ڕەزامەندی دۆخی ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هەڵسەنگاندنی تێڕوانینی هاوڵاتیان بۆ ئەدای حکوومەت بۆ خزمەتگوزاری گشتی و دەرفەتە ئابوووریەکان زانینی ئەو کارتێکەرانی کە کاریگەریان هەیە لەسەر هاوڵاتیان ڕازین یاخود ڕازینین و تێگەیشتن لە پێویستی و نیگەرانی گروپە جیاوازەکانی کۆمەڵگە لەسەر بنەمای گۆڕاوە دیموکرافیەکانی وەکو تەمەن و جێندەر و ئاستی خوێنەواری و شوێنی نیشتەجێبوون چەند لەمانەتان هێنایەدی ئێمە لە خۆراوە لە ئەمریکا لە گالوب لە سەند پیو عادەتەن بۆ هەڵبژاردن کە ڕاپرسیەکەن پێشوەختە ئەگەر هەڵبژاردنەکە عەکسی ئەو نەتیجەیە دەرچێت کە ئەوان یاویانە بۆ کاندیدێک بۆ حیزبێکی دیاریکرا و هەڵبژاردنەکە ئەکەوێتە ژێر پرسیار نەک سەنتەرەکە یعنی ئەوە نە کریدەبڵەتی بەرزە سەنتەرەکە ئەوە نە جی متمانەیە کە ئەم غەڵەت ناکە ئەو هەڵبژاردنەکە کێشەیتیایە ئەم تیای نییە ئێوە چیتان لەمانە گەیشتوونە پێی چ نەتیجەیەکتان لەمانە بەدی هێناوە کە شتێکی جیاوازتری تیابێ بۆ خەڵک ئێمە زۆر ڕۆژانە شتانی کای بیستین لەسەر غەرب لەسەر هەر بوارێکی بوارەکانی زانستی هەمووی دەرەنجامی توێژینەوەیە کابێ بە هەواڵ بۆ ئێمە چی تایە لەم توێژینەوەی کە بەهای هەواڵی تیابێ شتێکی جیاوازتر بڵێ بە خەڵک هەر وەکو وتم هەڵبەت ببوورە دەرفەتی پرسیارەین بە بەڕێزانەکە سەرنج و پرسیارێکتان لا دروست بوو لە کۆتاییە
بایەخی ئەم داتایانە لە بەردەوامێتیە و لە ئەکۆمیلیشنەوەتە کەڵەکەبوونە دەرەکەوێت بۆ نمونە ساڵی دابێ ساڵی دایە و ساڵی دا ئەگەر بۆ نمە ئێمە ئەگەر ئەمڕۆ ئێستا لە دوای 5 ساڵ کارکردن قسەمان بکرد بە جیاوازترە بوو یعنی زۆر ترێندی دیکەی جیاواز بۆ دەرەکەوێت بۆ ئێوە کوتم ئەمە شتێکی زۆر بەدیهیە بۆ زۆر کەس کە ئاسی ڕەزامەندی لە کوردستانە لە ئاستێکی بەرزانیە لە ئاستێکی خراپە بەڵام کاتێک کە ئەم داتایە ئێمە لە ناو ئەوەیە تەمەەن چەند شت کراوە یەکەم شت کیفاینگەکان دەستنیشان کراوە پاشان هەر بە تەنها داتاکان نەخراوەتە ڕوو پێشنیاریش خراوەتە ڕوو و چارەسەریش خراوەتە ڕوو بۆی کە بۆ نمونە لە سێکتەری مەسەلەن پابلیک سەرویسە خزمەتگوزاری گشتیە خەڵک ناڕازیە و ئاسی ناڕازێتێکە چۆنە یان خەڵک ناڕازیە لە مەسلەی ترانسپارنسی لە مەسلەی شەفافیت لە مەسلەی ڕۆڵی یاسا ئەمانە ئەو سێکتەرانن بەیانی کە ئەم داتایان ئەچێتە بەردەستی خاوەن بڕیارەکان ئەچێتە بەردەستی حکوومەت ئەچێتە بەردەستی دام و دەستگاکانی حکوومەتی مەحەلی لە ناحەیەکەوە بگرێت لە شارۆچکەیەکە هەتا ئەگاتە پارێزگاکان لەوەیە تۆ بۆ دەرەکەوێت کە خەڵک لە چی ناڕازیەوە تۆ ئەتوانی ئەم سێکتەرانەی کە ڕاستەوخۆ خەڵک تیان ناڕازی ئیشی لەسەر بکەیەوە باشتری بکەنی لەوێدا ئەمانەمان خستۆتە ڕوو بەڵام بایەخی دیکەی ئەوەیە کە ئێمە ئەگەر هاتی ساڵێککە دوای ئەوەی ئەمانەمان گەیاندە جیهاتی معنی و گەیانمانە خاوەن سیاسەتە داڕێژەرانی سیاست و جێبەجێکارانی سیاست ئەو کاتە لە ساڵی دابێ بۆ نمونە ڕەنگە بتوانین بە دوای ئەو ژمارانەیە بچین کە ئەمە چەند ئیشی لەسەر کراوە چەند توانیوێتی کاریگەری بەجێ بێڵێەوە بتوانێت لە ئاستی ڕەزامەندی هاوڵاتی بەرز بکاتەوە و کۆی ئەمانە بەگشتی کاتێک باز لە ئێمە لە کوردستانە بەهۆی ئەو قەیرانانەی کە ڕوبەڕوومان بۆ تۆ بەس پێم خۆشە درێژە نەدەمێت بەڵام بیبەسمەوە بەوە کە ئێمە کاتێک باس لە کوردستانە زۆر ئەم ساڵانەی ئەخیت باس لە مەسلەی هەستی نەتەوایەتی و ناسیۆنالیزم و کوردبوون و ئەمانە ئەکرێ زۆر گرنگە ئێمە کە ئەم جۆرە چەمکانە لە فەزای ئاسمانی لە ئاسمانەوە بێنینە خوارەوە بێنینە سەر ئەرز کاتێکە باسی هەستی نەتەوایەتی یان شانازی نەتەوایەتی یان ناسیۆنالیزم ئەکرێ ناسیۆنالیزم و شانازی نەتەوەی لە لای هاوڵاتیەکی مۆدێرنی شاری بەتەنها ئیتر لە گوتار و شعر و شانامەدا نادۆزرێتەوە ئەبێ ئەمانە تەرجمە بکرێن بۆ باشترکردنی ژیانی ئەو هاوڵاتیە لەسەر ئەرزی واقع کاتێک کە تۆ چووی بۆ ئەوەی بزانی وڵاتێک وەزعی چەنە خراپە یان باشە بزانە خراپ بێدەسەڵاتترین هاوڵاتیەکانی لە چ دۆخێکە ئەژین بێدەسەڵاتترین هاوڵاتیەکانی هەژارترینەکانی کەم دەرامەترینەکانی وەرگرە ئەگەر ئەوانە ئەمنیەتیان هەبوو ژیانیان پارێزراو بوو لە دۆخێکی پارێزراوە بوون بزانە ئەم کۆمەلگایە دۆخی باشە خەڵکەکانی دیکەش لە ئەمنیەتان ئەگەر ئەمانە هیچ ئەمنیەتێکیان نەبوو لە خراپترین دۆخی خۆیان نابوون بزانە کۆمەلگایە هەموو سێکتەرەکانی ئەناڵێنێ بەدەست چێشەوە لەو دەرەجامانەی کە هەتانە هەندێکی وەکو هایلایت کردبێ بۆ نمونە لە ساڵ 51.4 ناڕازین لە ئەدای حکوومەت ئەمە چۆن تاوان ئەدای حکوومەت هاتوون ئێمە وردمان کردوەوە یان لەوێشە 5 بەشی دیکە وەرجیداوە بەس خزمەت گوزاری گشتیەکانە مەسلەی شەفافیەتە مەسلەی ڕۆڵی یاسایە مەسلەی ئەدای بیرۆکراسی دام و دەستگاکانی حکوومەتە تۆ کاتێککە وەکو هاوڵاتیەک بەیانی ڕێتەکەوێتە وەزارەتێک ڕێتەکەوێتە دایرەیەک ڕێکەکەوێتە ناحەکەی خۆتان لای مختارەکەتان سوزانم هەموو ینی هەر کەسەی لە شوێنی خۆی بە گوێرەی بەرکەوتی لەگەڵ بیرۆکراسی و هەیکەلی ئیداری چۆن پێشوازی لێکرێ مامەڵەکەت چۆنە ڕوا چەند ئەتوانی ئەوەی کە بەدوایە گەڕ ئیشەکان بە ئاسانی ڕایی بکرێت بەبێ جیاوازی بەبێ هین ئەمانە لەسەر ئەساسی ئەوە بەداخیشەوە کە وەکۆڵم دیسان بۆ ئێوە شاراوە نیە بەڵام داتاکان ئەو تێگەشەی ئێمە ئەسەلمێنن کە بڵێ ئەم جۆرە ڕەزامەندیە لە ئاسێکی خوارەوەدایە لە خوارەوەدایە یەکە لەو دەرەنجامانەی کە جێی سەرنجە بۆ من لە سا 60.6 ئەڵێن ڕازین لە دەرفەتی ئابووری لە دابەشکردنی سەروەت و سەقامگیری ئابووری لە هەرێمی کوردستان ڕەنگەمە تۆزە شۆک بێ بۆ ئامادەبوانیش بەڕاست لە سا 60 ڕازینەوە ئەمەیان دوو جۆرە بەشێکە ئەمەی کاڵێن دەرفەتی ئابووری وتمانە ناڵێن بۆ خۆت وتمانە ئەو دەرفەتانێک کە ئێستا لە ئابووری کوردستانە هەیە هەر لە ڕووی سەرمایە گوزاریەوە هەم لە ڕووی نەوتەوە هەم لە ڕووی بیناسازیەوە ئەمانە وەکو دەرفەتی ئابووری تۆ چۆنی ئەبینی ئەمە بگشتەکەیتی بەڵام لە بەرامبەریا ئەگەر هەر سەیری بکەن لە بەرامبەریا کۆمەڵێک هاتوین ئەوە ورد کراوەتەوە بۆ 4 پێ و 5 پێوەریکە بێکاریە خەڵک ناڕازیە کاری دەست ناکەوێت خەڵک ناڕازیە لە دابەشکردنی سامان خەڵک ناڕازیە لە شەفافێتی خەڵک ناڕازیە لە دابەشکردنەوەی
لە بەکارهێنانی ئەو سەرمایە گشتەی کە هەیە یعنی دوو دیوی هەیە خەڵک پێی وایە بەڵێ لە کوردستانە دەرفەتێکی ئابووری هەیە ریسۆرس هەیە پارەش هەیە ئەمە تێگەیشتنی خەڵکە بەڵام ئەگەر بێت و کاتێک ئەیبەسیتەوە بەخۆیەوە باشە لەم دەرفەتانەیە من کارم دەسەکەوێ ئەبینی دێتە خوارەوە پێوەرەکە ڕەزامەندەکە دێتە خوارەوە لەم دەرفەتانەیە من ئەتوانم هەمان شانسم هەبێ لە گەشەکردنە ئەبینی دێتە خوارەوە یەکێکی کە لەو گرفتانەی کە هەمانە لە توێژینەوە بە تایبەت لە زانکۆکان بەڕێزان زۆریان مامۆستای زانکۆ توێژەرن گوێنەگرتنە لە دەرەنجامی توێژینەوەکان واتەوەی لە توێژینەوەکان ئەخرێتە ڕوتەنها لە ناو پەڕی کتێب و ڕەفەکان نامێنێتەوە کاری پێ ناکرێت ئێوەش بەشێکتان لە تەرخان کردەوە بۆ ڕیکۆمەندیشن و ڕاستباردە هیچ هەوڵێکتان ناوە لینکێ کۆنتاکتێ بدۆزنەوە کە لایەنی پەیوەندیدار وە خۆشان ئەڵێن لە پێشەچێکەیە کە ئەم نەتایجانە ئەم توێژینەوانە ساڵانە ناخرێتە بەردەستی لایەنی پەیوەندیدار و ستەیکۆڵدە و بڕیار دروستکەران و هەروەها پەبلیکیش ئەوەی پەبلیک ڕوونە بەڵام ئایا هیچ لینکێکتان دروست کردووە یاخود هیچ جۆرە کۆنتاکتێکتان هەیە کە ئەم ڕاستپاردانە بە جۆرە لە جۆرەکان گوێی لێ بگیرێ بخرێتە ڕەچاو بکرێت لەوەی کە بۆ بڕیار دروستکردن یا بۆ ڕەزامەندی خەڵک کاری لەسەر بکرێت لایندە ئێمە ناوەندێکی توێژینەوەین NGO-یەکین بەشێکین لە کۆمەلگای مەدەنی ئەرچی ئێمە ئەوەیە کە بەشداری بکەین لە بەرهەمهێنانی معریفەدا و ئەرکی ئێمە ئەوەیە کە بەشداری بکەین لە بەرزکردنەوەی شەفافیەتە لە ترانسپارەنسیە و بەشداری بکەین لە دروستکردنی فشار لەسەر ناوەندەکانی دەسەڵات لە ڕێگای کاری زانستیەوە و ڕەخساندنی داتا بۆەوەی ئەگەر هات و بەیانی لایەنی دەسەڵات لایەنی جێبەجێکاری دەسەڵات ویستی ئیسفادە لەم داتانەمەکە بیکە بەڵام دوجار ئەرچی ئەمە لەوەیە تەواوە بێ واتە ئیتر ئەوەی کە ئەمەسێتەوە ئەوەیە کە ئێمە نە پەرلەمانین مافی چاودێریمان واتە شەرعیات پاوەریان دەسەڵاتی چاودێری دامودەستگای حکوومەتمانە بێ نە حکوومەتشین بتوانین ئەمە تەنفیز بکەین بۆیە ئەمڕۆ ئێمە بۆیە لەم قاعەیە کۆبوونەتەوە بۆی بەیانی ئێمە چۆن بتوانین وەکو کۆمەلگای مەدەنی وەکو NGO-کان وەکو لێرە ناوەندی توێژینەوە هەیە میدیا هەیە ڕێکخراوەکان هەن چالاکان هەن بەیانی ئێمە چۆن بتوانین بەیەکەوە تۆڕێک دروستکەین ئەدڤۆکەسیەک دروستکەین کە بتوانین بەیانی هەر یەکەمان لە ڕاستی خۆمانەوە ئەم داتایانە بگەین بە شوێنی دیاریکراوە بە شوێنی معنی بەڵام بەداخەوە یەکێک وەکو ئەوەی قسەکەی جەناب زۆر دروستە یەکێک لە مشکلەکانی کە ناوەندەکانی توێژینەوە ئەکادیمیا لە وڵاتە بەدەستی و ئەناڵێن کەوای کردووە سز بن یان لاواز بن یان ئەدایان لاوازبی ئەوەیە کە دێماند نییە خواست نییە ئەمە وەکو بازارە وەکو عەرز و تەڵەبە تۆ هەر بەرهەمێک دروست بکە ئەگەر هات و خواستی لەسەر نەبوو لە بازارە کاڵەکەت فرۆشی نەبوو ئیتر بەرهەمەکە یان ئەوەستێ یا بۆگەنە بێ یا فرێرە یا مەعمەلەکە داخەی مەسەلەی بەرهەمێنانی داتان چ لە ناو زانکۆکان چ لە دەرەوەی زانکۆکان هەتا نەبەسترێتەوە بەو دێماندەی بەو خواستەی کە پۆلیسی مەیکەرەکان داڕێژەرانی سیاست ڕاستەخۆ داوای نەکەن نە ئێمە گەشاکەین نە زانکۆکانیشمان نە ئەوانیش ئەمە سێکوتکێکە بێکەوە بەسراوەتەوە تایبەت بە مەسەلەی ئاماری ئەو ڕێکارە ئاماریاری بەکارتان هێناوە لە جیاوازی نێوان گەنج کەسێکی بەتەمەن خاوەن بڕوانامە یا بڕوانامێکی بەرزیانە زمیات دانیشتووی دەرەوەی شار یان ناو شار شوێنێکی دیکە هیچ جیاوازیەکتان بۆ دەرکەوتووە کە بەهای هەواڵی هەبێ بۆ میدیاکاران با بڵێن کە شتێکی جیاواز بێنەوەی کە لە راپۆرتە میدیاکان ئەوەی کە گرنگە ئێمە لە زۆربەی توێژینەوە مەیدانەکانە بۆمان دەرەکەوێت لە کوردستاندا لە ڕووی جەنەرەیشنەوە واتە لە ڕووی تەمەنەوە جیاوازی لە نێوان تەمەنی گەورە و تەمەنی گەنجانیە گەنجێک واتە نەوەی گەنج لەگەڵ نەوەی باوکانیان وەکو یەک بیرەکەنەوە بۆچی وایە مەدرەنجامی ئەوەیە بەڵێ بۆچی وایە یەکێک لە خاڵک یەکێک لەو نەتیجانەی کە وایە ئەوەیە کە ئێمە هێشتا کۆمەلگایەکین کاستێک باز لە کاری گەنجەکەی هاتنە دەرەوەی ژن هاتنە دەرەوەی گەنج بۆ دەرەوەی ماڵ و ببێتە بەشێک لە هێزی کار و بتوانێت جۆرێک لە ئیستیقلال بەیانی گەنجێک کە توانی ببێتە هێزی کاری ئابوووریەکی ئەکتیڤ لە کۆمەلگایەکی چالاکە ئابوووریەکی چالاکە ئەو گەنجە ئەبێ بە خاوەنی داهاتی خۆی کە بوو بە خاوەنی داهاتی خۆی ناچار نییە پارە لە باوکی وەرگێ و لە مەجلیسەکەی ئەویشا دابنیشێ و بەجووی ئەویش بکە وەکو ئەویش بیر بکاتەوە ئەمە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی سۆشیال مۆبیلیتیە گۆڕانکاریە لە ناو کۆمەلگایە باشە و سۆشیال مۆبیلیزیشن بۆیە ئێمە لە کوردستانە بەهۆی ئەوەی کە موسساتی مۆدرن هێشتا ئەدای لاوازە هێشتا ضعیفە و مؤسساتی پرای مۆدرن یان مؤسساتی تەقلیدی هێشتا بەهێزە
ریسۆرسی بەدەستەوەی ئابووری بەدەستەوەی سەرچاوی بەدەستەوەیە ئەمە وای کردووە کە گەنجەکە لەبەر ئەوەی دەسەڵاتە ئابوووریەکەشی هەر لە ناو خێزانەکەی خۆیان وەرەگرێ کاتێک کە پێویستی بە شتێکە بێ بگەڕێتەوە بۆ خێزانەکەش ئەگەڕێتەوە بۆ عەشرەتەکەی بۆیە ئەبینی لە تێرمی بیرکردنەوەیە جیاوازی تەمەنی نییە بەڵام جیاوازی هەیە لە بینی بیرکردنەوەی مەسەلەن شاری سلێمانی لەگەڵ هەولێر و دهۆک ئەمەش خاڵێکی زۆر سەرنجڕاکێشە ئەمەش پەیوەندی بۆ هەیە کە سلێمانی و دۆک یان بڵێن زۆنی زەرد و سەوز لە 20 ساڵ 30 ساڵی ڕابردووە لە سایەی دوو تەجروبەی حکومڕانی جیاوازە تا ڕادێک جیاواز ژیاون ئەمە وای کردووە ناڵێم ناتوانین بڵێن دوو کلتور دروست بووە بەڵام ئەتوانین بڵێن دوو جۆر لە سەلیقە دوو زۆر لە تەرزی بیرکردنەوە دوو زۆر لە وردە کلتور و لە سەلیقەی سیاسی دروست بووە ئەمە بە وردی لە دەرەجامەکانە هەیە لە داتەکانیشا هەستی پێکرێ بینرێ وتوتانەکە ساڵانەیە ئێوە ساڵانە لەسەر هەمان ترێندەکان ئیشەکەن یاخود ئەرکەکانی داهاتوتان لە خۆی ستانداردەکەی 16 پێوەرە وەکوتم لە حکوومەتەوە دەست پێکاتە خواڵتی وڵە بەڵام ئەکرێ مەسەلەن ساڵانە تینی دیکەش زیاد بکرێت پێوەری دیکەش زیاد بکرێت بە جۆرەی ئەو گۆڕانکارانی کە تۆ لە ناو کۆمەلگایە هیچ هەوڵێکتان هەیە لەگەڵ زانکۆکان جۆرە لە کۆنتاکت لینکتان هەبێ وڵای جا ئێمە ئەمڕۆ یەکێک لە ئیشەکانمان کە لێرە کۆبینێتەوە بەڕاستی بەو هیواین ئەوەن کە مامۆستا بەڕێزەکان ئەکادیمیان کە جەنابیان تەشریفیان هێناوە لێرە بێبەشمان نەکەن لە بەرهەمەکانی خۆیانەوە ئێمە بتوانین بەیەکەوە کۆنتاکتی باشمانە بێ و هاوکاری و تۆڕێکی باش لێرە دروستکەین بەتابێت دوایەوە کە لە کاتی کۆفی برەکەیە دەرفەتێکی زۆرمانە بێت کە قسە بکەین کۆنتاکت بگۆڕینەوە بۆ ئێمە چاومان لەوەیە زۆر سپاس ئەگەر سەرنج و پرسیار هەبێت چەند کەسێک وەرگرین بەناوی خۆی گەورە یاوانتان باش پیرۆزبایی دامەزراندی ئەم بەسەرتەرە موهیمە کەم کە بەڕاستی گرنگە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان ئێمە زۆر پێویستمان بە فیدباک و بە ڕاپرسی هەیە من یان جناب باسی نیسبەی خەتە کرد خۆی لە ڕاپرسیا و لە ئەنجامدان یعنی زانینی فیدباکات لە دوو شوێنە خەتە دروستە بێت خەتە لە داڕشتنی پرسیارەکانە کە ئەوە توێژەر هەوڵ بە کەمترین هەڵە بێ کێشەی دووەممانە ئێمە کێشەی ئەوەی کە ئایا ئەو خەڵکە تا چەندێک یعنی ڕازگۆیانە وەڵامی پرسیارەکانی یاوەتەوە بەتایبەتی جەنابتان میکانیزمی تەلەفۆنتان دیاری کردووە کە میکانیزمێکی زەحمەتە و خەڵک کە هەر پێی ئەڵێ بە تەلەفۆن قسەت لەگەڵاکات ڕەنگە تۆزێک ترسی بۆ بەوەزەن دەستگایەکی ئاسایشە دەستگایەکە کە سیخوڕیت بەسەرتەوەکە ئێوە چۆن دڵنیا بوونەوە لەوەی کە ئەم خەڵکەی کە وەڵامی پرسیارەکانی یاوەتەوە ناڵە معنی وەڵامی درستی لە 100% چونکە لە هیچ شوێنێک شتیوانە یعنی چۆن ئەم کەسەتان تێگەیاندی ئەم خێزانە یا ئەم کەسێک کە وەڵامی پرسیارەکەی یاوەتەوە کە ئەم شتەی ئێوە شتێکی علمیە و ئێوە سنتەرێکی لە بینی دوو کەوانە بێلایەنن و ئیشێک ناکەن کە بۆ مەسلحەتی شوێنێک بێ و ئەویش بتوانێت بە ئیسراحەت جوێ بەتایبەتی تۆ باس لە ئاستی ڕەزامەندی ئەەکەی کە ئیشێکی زۆر قورسە و زۆر ئاسانە چۆن ئەو میکانیزمە چی بوو بۆ پرسیارەکان ناڵم بۆ وەڵامی ئەو کەسانی کە وەڵامی پرسیارەکان دەستخۆشیتان لێکەم و زۆر سپاس. بەڵێ من یەک پرسیارم هەیە لە بەرگەکەوە کوردستان ستیزن ئۆکەی طبعا ئێستا ئەگەر یەکێکی ئەجنەبی بێت بڵێ کوردستان ستیزن لەواشێ پێی وا بێت نازم کوێ یعنی ئەمە هەڵەیەکە لە ناوە سیرمان کرد هەموو نووسرا کوردستان ریجن ئۆف عێراق داست وەکەی بەس کوردستان ستیزنز یعنی شتێکی هین نییە سیغەیەکی قانونی نییە بۆ هاوڵاتیە کە دیاریکی بڵین بزڵ کوێ چونکە بە من بڵێ مناڵم کەرکووک ژەگرێتەوە ئەڵم دیاربەکری ژەگرێتەوە ئەڵم قامیشلۆ ژەگرێتەوە یان والحاصل ئەمە هەز دەکەم ئەتوانن بۆ منە لە ئیندێکسەکانی تردا چاکیکەن زایدەن ئیندێکسەکانتان لە ئیندێکسی گود گڤەرنەنس زۆر نزیکە باشە گود گڤەرنەنس باشە حکومڕانی باشە لە ئیندێکسەکانی ئەوان زۆر نزیکە و ئەو ئیندێکسەش هەموو ساڵێک بە تایبەتی منەظەماتی عالەمی زۆر گەورە هەیەشی لەسەرەکە لەوانی UNDP باشە و بەشێک لەو ئیندێکسانە لای ئەوانیش هەیە و ساڵانە عێراقیش طبعاً هینی هەیە پلەبەندی هەیە لە ناو ئیندێکسەکانی ئەوانە ئێوە تا چەند سوودتان بینیوە لەو نەتائیجانەی ئەوان یاخود بە شێوازێکتر پرسیارەکە بکەم ئەم ئیندێکسانەی ئێوە ئەم نەتیجانەی ئێوە کە لێرە دەستان کەوتووە بە بەراورد بەوانەی ئەوان کە بۆ عێراق کردویان طبعاً هەرێمی کوردستانش بەشێکە لە عێراق بە جۆر لە جۆرەکان دوجار ئیندێکسە کاریگەری و ڕەنگدانەوەی هەرێمی کوردستانشە
لەسەرەوە هیچتان کردووە هیچ بەراوردێکتان کردووە زۆر سپاس دەستان خۆش بێت سپاس بە هەموو لایەک سپاس بۆ بەڕێستان بۆم ناساننا نامی قسەیوانکەمەوە بەڵام یەک پرسیارم هەیە مادام ئێمە قسە لەسەر هاوڵاتیەکەین و ڕەزامەندی هاوڵاتی ئەوەی کە دیارە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر بەس بە تەنها هەرێمی کوردستان وەرگیرا بێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەرگیرا بێت لەسەر ئەساسی ڕەزامەندی ئاشکرا لای هەمومان ئێستا بە پێ و داتانی کە هەیە ڕژەیەکی زۆر لە کەسانی بیانی غێرە کورد لە هەرێمی کوردستانە هەیە ئەم ڕەزامەندی هاوڵاتیە جگە لە کورد نەتەوەکانی کەش بۆ عەرەب هەیە فارس هەیە تورک هەیە خەڵکی بیانی هەیە کە کەم تا زۆر ڕەنگە لە هاوڵاتیەکی کورد زیاتر سولمەن بن لەم هەرێمەیە لە بواری سیاسیە لە بواری اقتصادیە لە بوارەکانی کەشە بەسم و ئەم ڕەزامەندیە تەنها کوردی گرتووەتەوە یاخۆت نەتەوەکانی کەشتیا بەشدان و سپاس زۆر سپاس ئێوارەتان باش سەرەتا پیرۆزبایی دامەزراندنی ئەو ناوەندی توێژینەوەی دەکەم بەڕێزان ئەوەی من وەکو خۆم تێبینیم کرد بەڕاستی لە ئەو عەرزەی جەنابی باسی کرد لەو پێشکەشکردنە واستم کرد ئەمە وەکو راپۆرتێک وا بێ وەکو ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە NGO-ئەکانی کەن بەڕاستی هەستم بە خەلەل کرد اینجا نازانم هەڵەم یان ڕاستم لە دوو خاڵدا پرسیارەکەم کۆ دەکەمەوە دیارە لە دەستنیشانکردنی ناونیشانی توێژینەوەی زانستیدا کە بە کوانتیتیتیڤ ریسێرچ دەکرێت پێویستە لەو ناونیشانەدا بەڕاستی گۆڕاوەکانی سەربەخۆ و پاشکۆ یاخود independent variable لەگەڵ dependent variable کە بە عەرەبیش پێوترێ متغیرات مستەقیلە و متغیرات تابعە بەڕاستی ئەمانە وازح بێ بەڵام ئەوەی کە من دەیبینیم تێبینی دەکەم لەو ناونیشانەیە بەڕاستی ئاماژەکانی ڕەزامەندی خەڵک لە کوردستان ئەمە ینی بۆم بۆرە واز دەکەم ئەمە ناونیشانی وتارێکە ڕۆژنامەوانی بێ یاخود ئەمە بەڕاستی ناونیشانی بابەتێک بێ لە کتێبێکە کەسێک بە ئازادانە دەینووسێ وەکوتم لە ناونیشانی توێژینەوەی زانستی جا بە ڕێبازی چەندێتی بێ یاخود چۆنێتی بێ واتە کوانتیتی بێ یاخود کوالیتی بێ مەرج تایبەتی خۆی هێولێرە متغیراتی مستەقیل و تابع لەو ناونیشانەیە ونە کە ئەمە بەڕاستی دیارە بۆ ناوەندێکی توێژینەوە من پێم وایە جێگەی گلەی و گازندێ پرسیاری دووەمم ئەوەیە یاخود ڕخنەی دووەمم ئەوەیە بەڕاستی هەر لەو عەرزەی کە بەڕێزی باسی کرد دیارە من ناوڕۆکی ئەو راپۆرتەم نەخوێندوێتەوە ئێستا بینیمە بەڵام ئەوەی کە تێبینیم کرد پرسیارێک کە دائەنرێ لە فۆرما لە مقیاسا یاخود لە ئیستبیانە بە تایبەتی لە میتۆدی چەندێتیدا ئەو پرسیارە دەبێ بەڕاستی مانایەک یاخود چەمکێک یاخود یەک معنا یاخود یەک چەمک لەو پرسیارە لە خۆی بگرێ و زیاتر لە خۆی نەگرێ بەڵام من هەستم کرد پرسیارەکانی هێندەم ینی پرسیارێک زیاتر لە مانایشی لە خۆی کردووە ینی هەستەکەی و پرسیارانە کە ئاراستە کراوە لە فۆرمەکە پرسیارێکی زیاتر نەوعین نەک ینی وەکو دکتۆر بەرام پرسیاری لێکردی سەبارەت بە بابەتێک کە پرسیاری لێکردی و تەفسیری بۆ پرسیارەکە کرد و ڕوونکردنەوە زیاتر لە پرسیارەکەوەدا واتە پرسیارەکان کە دانراوە پرسیارێکی لە خۆیاندا هەڵدەگرن مانای جیاواز لە خۆیاندا هەڵدەگرن وێ پرسیاری چەندێتی کوانتیتی دەبێت چکە تۆ دەیگەیتەوە بە داتا دەیگەیتەوە بە ژمارە دەبێت لە کۆتاییدا ئەو پرسیارانە یەک مانە یەک چەمک لەو پرسیارەدا ئاراستە بکرێن نەک فرەمانە بێ ڕێز و سپاس زۆر سپاس بۆ پرسیارەکانتان وڵامی مامۆستا چۆن دڵنیا بوونەوە لە وڵامی خەڵک یان لەوەی کە خەڵک بە دروستی وڵامەداتەوە ڕاستیە لە هیچ توێژینەوەیەکی زانستیە تۆ ناتوانی وەکو یەقینت هەبێ لە هیچ توێژینەوەیەکی زانستیە یەقین نییە بەڵام پێوەەر هەیە ینی کۆمەڵە ستاندارد هەیە تۆ پەیڕەوی لەکەی بەو ستانداردانە هەوڵەدەی کە لە ڕاستی نزیک بیتەوە سەلامەتی مێتۆدۆلۆژیەکەت بپارێزی یەکەم وتم مامۆستاجان ئێمە بە جۆرەی تەجروبەی خۆمان ئێمە ئەکسسی ینی توانای ئۆنلاینیشمان هەیە بە ئۆنلاینش ڕسێرچەکەین بە تەلەفۆنیش بە مەیدانیش ئەیکەین بۆمان دەرکەوتووە لە تەبیعەتی کوردستانە خەڵک لە ئۆنلاین و لە تەلەفۆنە زۆر مرتاحترەوە لەوەی بچیت لە تەقی لە دەرگای ماڵەکەی بدەیت بۆچی لەبەرەو ئێمە نە ناویمان وەرگتووە نە ناونیشانیوە نەزانیمان نێرە یان مێە نەزانیمانە کوردە یان عەرەبە ئەوە بێتە وەڵام بۆ ئەوەی تریش نەزانیمانە مەسیحەیە یان ئیسلامە ینی هیچێک لەمانە بۆ ئێمە گرنگ نەبوو بۆ ئێمە گرنگ بۆ کاو کەسە
یەک پێوە لە لای مەگرمەوە کە هاوڵاتیەک بۆ لە هەرێمی کوردستان ئەژی ئەوەی ئەو قوارەی کە پێوترێ هەرێمی کوردستان و بەم شێوەیە دیباجەیەکی بۆ خوێندراوەتەوە لەسەر ئەساسی ئەوە پرسیارنامەکەی ئاراستە کراوە. سەبارەت بە تێبینی برادری لە مەسەلەی بۆچی نووسراوە کوردستان ڕاستیەکەی ئەوەی جەناب دێڵێ دروستە لە ڕووی ئەگەر بە پێوەری ئینتەرناشنال لۆ یان بە یاسای نێودەوڵەتی یان بە ئەوانە قسە بکەین لە ڕووی تیۆری و نۆرماتیڤەوە دروستە، بەڵام لە ڕووی واقعیەوە ئێمە کاممان هەیە ڕۆژانە لە هەموو قسەکردێکمان هەر بڵێن هەرێمی کوردستان بەکاردێنین و مەسەلەی کوردستان جێکەوتووە هەتا لە ناو گوتاری میدیایی لە ناو نیشە، بەڵام من قسەکەی جەنابتم زۆر پێ قبوڵە، سوپاس دەکەم. ئەوەی تا چەند سوتامینە ڕاستی ئێمە وەکو پرسیار و وەکو نەتیجە ناتوانین سوود ببینین لەبەرەوەی ئەمانە دوو کاری جیاوازە، ئەوەی ئێمەش ئۆریجیناڵە ئەوەی ئەوانش ئۆریجیناڵە. ئیندێکس بۆ خۆی ئەبێتە وەڵام بۆ هاوڕێشمان، ئیندێکس بۆ خۆی توێژینەوە نییە، ینی توێژینەوە شتێکی دیکەیە، توێژینەوە بابەتێکی دیکەیە. ئیندێکس بۆ خۆی ستایلی خۆی هەیە، مێتۆدۆلۆژی خۆی هەست، ڕاپرسیش توێژینەوە نییە، ڕاپرسیش ستایل و مێتۆدی خۆی هەیە. بۆیە توێژینەوە من باسی ناتوانم بڵێم توێژینەوە کردەوە، ئەمە ئیندێکسە، لە بیدایەت وتمانە ئەمە ئیندێکسە. ئیندێکس مێتۆدی هەیە لە دنیادا یەک ستانداردە، مێتۆدەکانی ئیندێکس بچە بە ئەوە ئیگەڤەرمەنتەڵی ئەوانی گالۆبڵی ئەوانی لەسەر ئاسی ئینتەرناشناڵە لە ئەمریکا ئەکرێن ئەوروپاکرێ لە ڕووی مەنهەجیەوە تەقریبان مەنهەجەکانی لێک نزیکە. ئێمە هەندێک شتمان گونجاندووە لەگەڵ بارودۆخی خۆمان، ئەوە کراوە هەوڵمان داوە کە لە نێترە زانستیەکەی نزیک بینەوە. ئەوەی نەتەوەکەم وەڵام داوە کە ئێمە بەڕاستی لەمەیانە بەبێ جیاوازی کاڵەی هاوڵاتی ئەبێ هەموو ئەم لەقەبانەی دیکە لابرین لە ڕووی علمیەوە کە وتم هاوڵاتی وتم سیتیزن ئیتر هاوڵاتی ئەبێتە یەک ئینسانێک مجەڕەدە لە هەموو باگراوندا ئاینی مەزهەبی ڕەگەزی ئایدۆلۆجی ئینەکانی. ئێمە هاوڵاتێکمان بەلاوگرن کە لە کوردستان ئاژێ بەرکەوتەی هەیە لەگەڵ ساردی و گەرمی و نظامی ڕۆژانەی ژیانی کوردستان، بۆی ئەوە بۆ ئێمەگرن بۆی بە هیچ شێوەیەک جیاکاریمان نەکردووە، بەڵێ تیای بووە نەتەوەی جیاوازی تیا بۆ تورکمانی تیا بۆ مەسیحی تیا بۆ ئاینی جیاواز تیا بۆ، بەڵام وەکو هاوڵاتی بوو. ئەمە نەماوتۆمە ڕای کووردە، وتمانە کوردستانی، نەماوتە کوردیش ساتیسفاکشن ئیندێکس، وتمانە کوردستان ساتیسفاکشن ئیندێکس، کەواتە ئەمە ئەو هەموو ئاناگرێتەوە کە لە کوردستان لەگەڵمان ئاژین یا بێکەوە هەمومان بێکەوە ژین. ئەوەی جەنابەت وەڵام داوە بەڕاستی، ئەمە ئەوەی جەناب تێڵێ دروستە، بەڵام ئەمە لە مێتۆدۆلۆژی خوێندرێ بڵێ هەمووی ئەوەی وتت ڕاستە، بەڵام پەیوەندی بەم بابەتەوە نییە. ئەمە ئیندێکسە، سێرڤەیە، سێرڤەی مێتۆدی خۆیە، ئیندێکس ستانداردی خۆیە، بەڵام قسەکانی جەنابەت دروست بوو لەبارەی مێتۆدەوە. زۆر سوپاس. هیچ بەڕێزەیەکە سەرنج پرسیاری نییە؟ مامۆستا جانگەر یەک کورتە لەسەر کارەکانی ئایندەتان یاخود بووی بەرچاوڕوونی هەبێ گەر کەسێ بێ بەشدار بێ هاوکار بێت لە توێژەرانەوە. من ئەمە لێرە هەندێک شت بڵێم بەڕاستی کە خۆشحاڵم کە بتوانین بێکەوە ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی پلانمان بۆ پلانی کارەکانمان جارەی ئەوەی ئێستا لە بەردەستمانە لە ماوەی ڕابردووە دوو توێژینەوەمان ئەنجام داوە لەسەر دوو توێژینەوەی چەندێتی و چۆنێتیمان ئەنجام داوە لەسەر کاریگەریە دەرونی کۆمەڵایەتی و سیاسیەکانی دواکەوتنی موچە لەسەر موچە خۆران و ئەمە چۆن ئەبەستینەوە بە ترێندە سیاسیەکانەوە کە ئێستا توێژینەوەکان لە قۆناغی کۆتاییدا ئینشاڵڵا لە نزیکان تا ئەخرێتە بەردەستان. توێژینەوەیەکەمان بڵاو بێتەوە هەر لە وێبسایتەکەمان لەسەر دەستنیشانکردنی گاپەکان و بۆشایەکانی ناو میدیای کوردیە، بینەری کورد چاوی لە چییە، چۆن ئەڕوانێتە میدیا، بەدوای چ جۆرە کۆنتێنتێکە ئەگەڕێ و ئیشکالاتی میدیا لە کوردستانە چییە کە ئەمەش دڵنیام برادرانی ئەکادمی بەتابەتەوانی لە بواری میدیایە پسپۆڕن هاوکارمانە بن ئەتوانن زیاتر دەوڵەمەندی بکەن ڕەخنەی لێ بگرن زۆر بە خۆشحاڵیەوە. ئەمەشمان لە بەردەستە پاشانەکە ئێمە لە بواری ئیکۆنۆمیە ئێستا لەگەڵ ناوەندێکی توێژینەوەی نەرویجی ئێستا لە خەتین بۆ دامەزراندنی ریسێرچ پارکێک ناوەندێکی توێژینەوە و لابراتۆری بۆ ئەوەی کە بتوانین کار لەسەر کاتێک باسی ئابووری کوردستانەکرێ هەمووی باسی نەوت و سەرچاوە سروشتیەکانەکە. ناوەندی توێژینەوەی سبەی ئێستا ئیشەکە لەسەر دامەزراندنی ریسێرچ پارکێک بۆ دروستکردنی ئەمنیەتی غیزایی لە کوردستانە، فود سستینەبلیتی پرۆگرام، چۆن بتوانین ئێمە لە کوردستانە ببینە خاوەنی ئەمنیەتی خۆراکی خۆمان، ببینە سەبەتەی خۆراک بۆ عێراق. ئەمە بەشێکی دیکەیە لە ئیشەکانمان
پرۆگرامێکە کە ئێستا لە 2024ەوە دەست پێکام کە کوردیش یورلی بوک ئینتەرناشنال لۆ یاوەتە سیاسەتی یاسا نێودەوڵەتیەکان لە ڕوانگەی کوردەوە ساڵانە کتابێکمان ئەبێ هەرچی یاسا نێودەوڵەتیەکان کە ڕوودانیان گۆڕانیان بەسەرادێت تعدیلێکان بەسەرادێت کاریگەریان بەسەر ستاتوسی کورد بەگشتی کاڵین کورد بەگشتی نەتەنها هەرێمی کوردستان چی ئەبێ هیوادارم مامۆستایان و توێژەران لێرە و ناوەندەکانی کۆڵینەوە ڕێکخراوەکان زۆر هاوکارمان من بتوانین لەو خۆتەیە بێکەوە ئیش بکەین و وێبسایتەکەشمان وە بزانم ئەمڕۆیە بەیانی ئەبێ پەبلیش بێ لەسەر ڕووبەرگی شتەکان کە لە بەردەستی جەنابتانە هەیە و من زۆر سوپاسانە. زۆر سپاس مامۆستا ڕابەرتەلات لێپرساوی ناوەندی توێژینەوەی سپەی سواز بۆ ئامادەبوونی ئەوەش کاتمانگرتن زۆر سپاس.